کە ئەو بیرکاری کە ئێمەی خوێنین و وازانین نایەتەوە ڕێ لە ژیانمانە. ئەم مرۆڤە جوانە ئەمڕۆ ئەو پرسیار وەڵامی ئەو پرسیارانمانەمە داتەوە. هیوادارم کاتێکی خۆش لەگەڵ مامۆستا بەرنە سەر. فەرموو دکتۆر ئەتوانی توێژنەوەتە پێشکەش. ئەمڕۆ لە خزمەتیەوە ئەو دەرفەتەمەیە کە باسی بیرکاری بکەم بەگشتی و باسی ینی بڵێن بیرکاری ئەپڵاید مەتمەتیک لە بیرکاری کردێکی بکەین. طبعا ئەمە دوو لایەنی بیرکاری یا مەتمەتیک تا ئێستا نەکراوە، بەڵام هەموومان نەزانین بیرکاری چییە. بیرکاری شتێکە وەکو هونەر، شتێکە وەکو هونەری وەکو فەلسەفە، فکرە بە ئازادی، بەڵام طبعا سنووردارە بە ئیمیجینیشن یا وێناگەری مرۆڤەوە. هیچ سنوورێکی لەبەردەستان نییە بەهانە ئەشیا یا شتی ئایدیاڵ دەست پێەکە یا ساوڕێسای لە نێوانیانە لە بینیانە پێناساکە داێنێ و بۆ شێوازە سیستەمێک دروستەکەن کە ئەنواعی سیستمی بیرکاری بەو شێوازە دروستە بێت. ئەم سیستمە بیرکاریانە بە کەرکیچی دێ گەورەترین جنێوێک ئەکرێ بە بیرکارێکی بدەی ئەوەیە کە پێی بڵێ ئەمەی تۆ کەلوتە بە کەرکی چی دێ. ئەوان بە هیچ شێوەیە بیرەوە ناکەنەوە کە ئەو شتێک کە ئەیکەن بە کەرکی چی دێ. ئایا ئاپلیکیشنی هەیە، ئایا لە شوێنێکە ئەکرێ شتێکی لێ دروست بکرێ یا یارمەتی دروستبوونی شتێک بدا یا کێشەیە چارەسەر بکە. ئەوان بیرکردنەوەی ئازادی خۆیان هەیە و تەنها ئیمیجینیشنیان یان بڵێن وێناگەریان ئەتوانێت سنوورێکی بۆ دابنێ. بەڵام بەشی هەرە زۆری ئەو شتەی کە لە سەرتاوە بە ئینە بینرا بە شتەیەکی مەحز پیور مەتماتیک یا پیور بیرکاری پەتیە بینرا، بیرکاری پەتی ئەبینە. خۆم دەڵم بەرزاتوانم قسەدیدەم بیرکاری پەتیە بینرا لە کۆتاییە بەکارهێنانی بۆ دروست بووە لە ناو زانستە و بۆ بەهۆی ئەوەوە کە زانست بازی گەورە باوێ. من بۆ چوونێکم وێنەی فیزیایەکان بەعام بۆ چوونێکیان هەیە کە بیرکاری زمانی سروشتە، یعنی سروشت بە زمانی بیرکاری قسەبان لەگەڵاگە. ئەمە بیرروبۆچوونی زانستکارانی ئەو سەردەمەیە، هەر وەکو چۆن بیرروبۆچوونی فەیلسوفانی کۆنەوە بوو کە زمانی سروشت کە زمانی سروشت فەلسەفەیە، یعنی ئەوە زۆرتر بە فەلسەفە لە سەر شتانە قسە. هونەرمەند بێگومان زمانی ناخی خۆی و سروشتی خۆی لە هونەر ئابینێ. بەڵام ئەگەر بێین تۆ زێشتەکە بڵێن ئینتر بکەین، ئایدیالتر بکەین، زانستکار بە دوای پرسیارەکانی خۆیان لە ناو سروشت ئاگەڕێت. پرسیارەکان چی؟ پرسیارە هەرە وجودیەکانی مرۆڤە. یعنی زانستکاری دەرەجە یەک بە دوای پرسیارە هەرە وجودیەکان ئاگەرێت کە پرسی فەلسەفەیشە، پرسی هونەریشە. ئەویش ئەوەیە بۆ لێرەی ئەمە گەورەترین پرسیاری مرۆڤایەتی بووە بە درێژایی لەو کاتەوە کە مرۆڤ یعنی هەستی بەبوونی خۆی کردووە، یعنی کۆنشەسنس یا ئاگامەندی بۆ دروست بووە. لەو کاتەوە کە دارستانەکانی ئەفریقای بەجێشتە گەورەترین پرسیەوە بکە من بۆ لێرە بۆ لێرەوانەیە کە هونەر لە دایکە بێ، زانست دوای هونەر لە دایکە بێ، فەلسەفە لە دایکە بێ، ئاین لە دایکە بێ، وە لە کۆتاییە تەماشاکەین زانست لە دایکە بێ. بەرهەڵ زانستکار لە ناو سروشت ئاگەڕێ، بە دوای سروشتە لە ناو سروشتایە، خۆی بەشێکە لە سروشت. بیرکردنەوەکانی لە ناو سروشتە ئەخاتە سەر یەک و لە کۆتاییە ئەو لەگەڵ ئەو ئەنجامانەی کە ئەیبینێ پێکەوە گرێدراویە لە بینیانە دروستەکە و فامێک یا درکێکی بە نسبەتی سروشتەوە بۆ دروستە بێ و لەوێ ئەتوانێت پێشبینی داهاتوو بکە و پێشبینی داهاتوو ڕووداوە سروشتیەکان بکە و لەم ڕێگان وای ئامراز بەکارهێنێت کە یەکێ لە گرنگترین ئامرازەکان بیرکاری یا مەتمەتیکە. مەتمەتیک بیرکارەکە لە ناو مێشکی خۆیە بە دوایی ڕێلیشن یا پەیوەندی نێوان ئەو ئەشیایانە، ئەو شتە ئایدیاڵانە کە دروستی کردووە و ئەشیای بیرکارین بنەو ئەوانە ئاگەڕێ. فیزیکەش هەر لە ناو مێشکی خۆیەتی بە دوای یاساکانی سروشت ئاگەڕێ. بەڵام لە کۆتاییە ئینتیباق یا سەرکەوتنێکی نێوانی ئەم دوودانە شتێک بێنێتە ئاراوە کە پێڵەن فیزیای تیۆری. یعنی باوەڕێک هەیە
کە هەموو ئەو بیرکاریەی کە هێشتا ئەپلیکیشن یا بەکارهێنانی بۆ دروست نەبووە بۆ کارەکەی ئەوەیە هێشتا وەکو فیزیاییەکان یا زانستکارەکان عام بەگشتی هێشتا بە تەواوی سروشتیان کەشف نەکردووە ئەو شوێنیان کەشف نەکردووە کە ئەو ئەشیا بیرکاریە لەویا خۆیان وێنی ئەمە لەوانەیە ئەمە بیر و باوەڕێکی وایە بەهەرحاڵ بیرکاری وەکو بیرکاری پەتی لە پاڵیا بیرکاری کردەکی یان ئەپلاید مەتمەتیک دێتە دروستە بێ خۆی ئۆتۆماتیکی دروستە بێ لەگەڵ پێشکەوتنی زانستە ئەمە دروستە بێ یەکەم دانەیە کە بەسەرەن وەکو ئینی بیرکاری کردەکی ناوی بنین بژاردن بیرکارێکی تایبەتی دروستی نەکردووە دای نەهێناوە ژماردن بەشەریەت هەمووی پێکەوە دروستیان کردووە کە لە پەنجەکانمانەوە دەست پێەکە بەڵام یەکەم نمونە لە ئەپلاید مەتمەتیک وانێ بگەڕێنەوە بێ بەڵام مەبەستی من لە ئەپلاید مەتمەتیک ئەم شتانە نییە ئەپلاید مەتمەتیک بە شێوازێکی زۆر هین بڵێن ئەگەڕێتەوە وەکو بەکە بە دروستکردنی مۆدێل دەست پێەکە لە بیرکاری کردەکی بگەڕێتەوە بۆ سەردەمی فیزاغۆرس هەمووتان ناستن بە ئینی ڕێشێنی سەر سێگۆشەکان ڕاستەوەشەکە کە دووجای ژێ یەکسانە بە دووجای هەردوو پاڵەکە بەڵام شتێکی تریشیەیە شاید ئەگە وەکو مێژوی فیزیای تێۆری باسی بکەیت ئەمە ئەم کارێکە ئەم کردی یەکێک وەکو مۆدلێکی تەواو بۆ فیزیای تێۆریە لەسەر ژێکانی ساز ئینێک بەرهەڵ ئامێرێکی لێدان ئەم فیزاخۆرس لە یۆنانی کۆنا ئەوەی دۆزیەوە کە لە نێوان هەر ئەو هارمۆنیانە ئەو دەنگانێکە ژێرە دروستیەکە و درێژی ژێکە پەیوەندیەکە یەکەوە پەیوەندیە ئێستا ئەیزانین یەکسانە بە یەکسانە بە لاندا لەسەر دوو لاندا بریتە لەو هارمۆنیانە ئەو دەنگانێک ئەو ژێیە دروستیەکە ینی بڵێن درێژە شەپۆلی ئەو ینەکە ئەو ژێیە دروستیەکە ئەمە یەکەم هینی کردەکیە بیرکاری پیوپەتی ئێمەجێنشینی ئێمە سنووریەکە بەڵام بیرکاری کردەکی ئەوەی کە سنوورداریەکە حەقیقەتە ئەو حەقیقەتەی کە ئێمە ڕۆژانە لەگەڵیا بەرەوڕووین ئێمە ناتوانین بیرکاری بڵێن لە شوێنێکە کە حەقیقەت ینی بڵێن لەگەڵ جیهانی واقعە بەڕۆڕوایە لەگەڵ ئەو جیهانە واقعەیە سنوورداریەکە بیرکاری کردێکی پارالێل لەگەڵ بیرکاری پیورە ئەو بیرکاری کە هێشتا وەکوونی ئەپلیکیشنی بۆ پەیانەبووە بەکارهێنانی بۆ پەیانەبووە ئەم خۆی خەریکی گەشەی خۆیەتی خەریکە پەراسێنی بەڵام لە هەمان کاتیشە بەردەوام بیرکاری پەتی بەردەوام هینی بۆ پەیابێ بەکارهێنانی لە هەنە ناوچا بۆ پەیابێ کە خودی بیرکارەکە هەرگیز تەسەووری نەکردووە ئەوە دووبارە دووپاتێکەمەوە بیرکارە پیورەکان بیرکارە پەتیەکان زۆر ڕقیان لە ئەپلیکیشنە بێزارە بن لەوەی کە شتەکانیان بە کەرکی شتێ بێ و زۆریان خۆشحاڵیان دەربڕیوە کە ئێمە بیرکاریەکمان دروست کردە ئەم بیرکاریە هەرگیز بە کەلک نایە بەڵام لە کۆنێت ماشاکە بە کەلک هاتووە ئەو بیرکاریانەوە بەکارێت لە هەنێ شوێنە بە کەرک هاتووە باس یەکەمێکە لەوانە کە چییە بەڵام ئێستا بە هەنگاوە بڕۆینە پێشترەوە بیرکاری کردێکی پشتە بەستێ بە مۆدێل دروستەکە مۆدێل چییە؟ مۆدێل سادەکراوەی ئەو جیهانە بچووکیە کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەگە هەر شتێک ئیشی لەسەر بێن کردن جیهانێکی بچووک کە کاتێکە دێنی سادەیەکەیتەوە لە مێشکی خۆتە یا لەسەر کاغەز لە هەر شوێنەکە سادەیەکەیتەوە پێڵەن مۆدێل ئەم مۆدێلە کۆمەڵێکی بچووک پارامتری تایە کۆمەڵێ ڕێسا و یاسای تایە و بەپێی ئەو ڕێسا و یاسانە دێی تەحلیلیەکەی مۆدێلەکەت و لەڕێ ئەوە ئەتوانی پێشبینی ئەو جیهانە بچووکە کردوتە پێشبینی ئەو جیهانەی پێ بکەیت و ئەگەر پێشبینیەکانت لەگەڵ جیهانە ڕاستەقینەکە یەکی گرتەوە ئەوە مۆدێلەکە زۆر بەکەڵکە و ئەگەر یەکی نەگرتەوە ئەو مۆدێلەکە تەواو نییە یا پارامتری کەمتریتە یا یاسایەتە نەو دۆزیوەتەوە هەموو ئەمانە ڕۆڵە بینێ بەڵام مۆدێل یەکەم هەنگاوە لە بیرکاری کردێکیە کە مۆدێل دروستەکەین
لێرەیە نیوتۆن یەکەم کەسەکە ئەم کارەی کردووە نەک پێشەوەی گالیلۆ کردوێتی لە زانستی مۆدێرنە باسەکەی پێشەوەی گالیلۆ کردێتی بەس نیوتۆن گەورەترین کارەکانی بڵێن بیرکاری کردێکی ئەم کردی ئەم خۆی بیرکار نەبوو فەیلسوفێکی فیزیایی بوو بەڵام ینی بڵێن نەچرال فیلسوفی بوو نەچرال فیلسوفێر بوو بەڵام هات فەرقێکی گەورەی لە بیرکاریە کردوێتەوە کار ئێستش بە گەرمی بەکاردێش کاڵکڵەس یا ژمێرکاریە کە ئەو تەواوکاری و جیاکاریانەیە کە هەمووتان لە عادادیە بینوتانە کارەکانی ئەوە ئەو کارانەیە کە نیوتۆن کردوێتی بەرحاڵ ئەو هەمێ مۆدێلی داڕش بۆ گردونەی ئێمە ئەمەم لێرە یەکێ لەوانە کە لەو بەبێ ئەو ژمێرکاریە کە دایهێنا بوو ژمێر مۆدێلانەی کە دروستی کردبوو بۆ جوڵەی زەوی و خۆر و مانگ و ئەمانە و بەکارهێنانی یاساکانی کێپلێر وەکو هین یاساکانی کێپلێر ڕێپیشاندەری بوو یاساکانی کێپلێر بە تەواوی ئەزمونین یعنی نەپشتی بە بیرکاری بەستووە نە هیچ شتێکی تر کێپلێر هەنە داتای دەستکەوتە بوو لە تیکۆ براهەوەمانەوە تحلیلی لەڕووی تحلیلی ئەو داتانەوە توانی ڕێچکەی تەنە ئاسمانیەکان پێشبینی بکە کە بە شێوەی هێلکەییە و دوودانە پرۆتیپەکەی تریشی کە خۆتان نەیزانین ئەمە بەڵام نیوتۆن هات مۆدێلی دروست کرد هێزێکی گریمانەی هێزێکی کرد ئەو هێزە بەو شێوازەیە ینی بڵێن هێزەکەی ئێمە ئەوەتە GMM لەسەر ئاردوجا M1 M2 لەسەر ئاردوجا کە ئاردوجا مەودای نێوانی دوودانە ئەو دوودانە تەنەیە هێزێکی هێزێ لە بینی ئەم دووتەنە هەیە ئەم هێزە گردونیە هەر دووتەن هێزە لە بینی من و ئێوەشە هەیە و هێزە ئەم هێزە فەرمانڕەوایە لەسەر هەموو جوڵەی تەنەکانی گردون و کاتێکە مۆدێلەکەی خۆی داڕشت و ئەو یاسای یا بەکارهێنە توانی پێشبینی ڕێچکەی هەموو تەنە ئاسمانیەکان بکە کە ئەو ڕێچکەیە کە ئەو پێشبینی کرد هەر ئەو ڕێچکەیە بوو کە کێپلێر داینەبوو لەو ڕێچکانێک کە ئەو یاسایەکە کێپلێر داینەبوو ئەوە بۆ بوو بە سەرکەوتنێکی گەورە بۆ ئەو تێۆریەی کە نیوتۆن دایهێنا و تا ئێستاش بەکاردی لە جیهانی ئاسایی خۆمانە تا ئێستاش تێۆریەکە نیوتۆن پەرفێکترین و گەورەترین تێۆریە و بەکارهێنەرترین تێۆریە من لێرە ئەمەم بۆچی دانا باسی مۆدێل و ئاڵۆزیەکانیمان کرد ئەم برادەرە تەمەن ئەفسانەیە یا ڕاستی نازانم بەرحاڵ ئەمە هەیە کاڵەن سێوێک کەوتە خوارەوە لەوێ بیرۆکەی گراوێتیشنی بۆ هەو پرسیاری ئەوەی کرد ئەو سێوە بۆ کەوتە خوارەوە بەڵام پرسیارە سادەترەکە و لەوانەیە قورسەکە بوو ئەو سێوە چۆن چۆ سەرا نیوتۆن توانی مۆدێلێکی سادە بۆ مۆدێلێک بۆ بەربوونەوەی سێوەکە دابڕێژێ بەڵام ئەیزانی داڕشتنی مۆدێلێکی زانستی بۆ ئەوەی کە ئەو سێوە چۆن چۆتە ئەو سەرا کارێکی زۆر زۆر قورسە واوە بوو ئەوەی خۆی ئەوەی لەو شوێنەیە کە هەستێ کرد مۆدێلەکە زۆر ئاڵۆزە دەم پیاوێکی مەزوول بە پیاوێکی فێڵبازیش بوو فەورە خوایە هێنا ناو دیارەکەەوە کە ئیشی خوایە تەنانەت بۆ سوڕانەوەی هەسارەکانیش بە دەوری کۆمەڵی خۆرشە لەو شوێنە کە ناڕێک و پێکی زۆر هەبوو کە نەیەتوانی تۆریەکە ئەو نەیەتوانی وەڵامی بداتەوە ئێوە دەوانێت کاری خوایە خۆ هەمیشە دێ شتەکان ڕێک و پێ بکاتەوە ئەوە ئەنی گەورەترین پرسیار ئەوەیە کە ئەو سێوە چۆن چووە ئەو سەرا تەبعاً ئەوە ئەتبەستێتەوە ئەگە بەربوونەوەی ئەو سێوە ئێمە ئەبا بۆ پرسیارەکان کە سەرچاوی گردون دۆزینەوەی ئەو هێزە و دوای ئەوە هێزی تر دێتە ئاراوە تەبعاً تێۆری تر دێتە ئاراوە ئەوەی نسبەتی عام ئەم شتانە دێنە ئاراوە پرۆسێکی درۆژ کوانتەم دێتە ئاراوە دێتە ئاراوە هەر ئەگەین بەکوێ ئەگەین بە بیگ بانگ ئێستا تا ڕادەیەکی ئەزانین کە سەرچاوی گردونەکەی ئێمە لەکوێوەیە تا ڕادێ حاڵە زانی سەرچاوی گردونەکەی منگەی سەرچاوی ژینگەکەی خۆمان دیاری کردووە یعنی ئەو پرسیارە هەرە گەورەکە کە نە فەیلسوف توانی وڵامی بداتەوە نە ئاین بە شێوەیەکی زۆر سادە وڵامی داوەتەوە بە شێوەی هین میتافۆریک پیشانی وڵامی داوەتەوە بەڵام ئەوەی کە زانست وڵامی داوەتەوە ئەوەیە کە ئێمە گردونی ئێمە لە خاڵێکی تەرایی یە خاڵێکی سینگولاریتیەوە دەستی پێ کردووە کە ئەویش چییە بیگ بانگە ئەویش لێرەوە دەستی پێ کردووە لێرە بەڵام ئەوەکەی تریان کە ئەو سێوە چۆن چووە سەرەوە پرسیارەکەی ئەمان بات بۆ سەرچاوی ژیان چۆن هاتە ئاراوە
طبعا نيوتن زاني وڵامی ئەوە ئاسان نییە ئێستێشر ئاسان نییە بۆ هەموو پێشکەوتنەوە کە بایۆلۆجی کردوێتی هێشتا ناتوانێت وڵام یعنی ناتوانێت ڕوونی بکاتەوە چۆن شتێکی نازیندوو ئەبێ بە شتێکی زیندوو نە لە مختەوەرە توانیانە و کارە بکەن هەرچەند هەوڵی زۆر دراوە وەنە لە سروشتیشا ئەتوانن پاساوێ بۆ ئەو شتە پاساوێکی دقیقی علمی بۆ شتە بێنەوە کە سەرچاوی ژیانەکە ئێمە لەکوایە بارخەڵ بە هەنگاوێتە بڕۆی لە تەمەەوەساکانە کوانتم چۆتەوە بوارەوە کوانتم بایۆلۆجی لە بواراییشەکە کوانتم بایۆلۆجی یەکێ لەو شتانێکە بۆ خۆی بۆ خۆی دایناوە پرسیارانەکە وڵامی بداتەوە ئەویشەوەیە کە دروستبوونی یەکەم سلف ڕپلیکیتر یەکەم خۆ دوو پاتکەرەوە ڕوون کاتەوە چۆن یەکەم جار شتێ خۆی دوو پات کردەوە زیندوو بوونەوەی زیندوی دەسیفەتی هەردوو بوونەوەری زیندویش پێناسەیەکی درستی ڕێکوپێکی نییە هەر کەسی پێناسەیەکی بۆ کار بوار بەڵام یەکێ لە هینەکانەوەیە کە بوونەوەری زیندوو سلف ڕپلیکیتر هەنی خۆی دوو پاتەکاتەوە ئەوە یەکێ لەو پرسانەیە کە کوانتم بایۆلۆجی هەوڵی بۆ ئەدا وڵامی بداتەوە من لەرە باسی دروستبوونی مۆدێلێکەکەم وتان بیرکاری کردێکی پشت ئەبەستێ بە مۆدێل بۆ کارەکانی مۆدێل دروستەکە و مۆدێلیشی کە دروست کرد ئەم تا دێنێ بە پێی مۆدێلەکە پێشبینیەکە هاتم چوون بۆ سەردەمی فارادەیی یەکێ لەو کارانەی بۆ خۆم پێناسەم کردووەش بە گشتیکردنی زانست لەم کارە پێش ئێمە گالیلۆ کردوێتی دوای ئەویش فارادەی کردوێتی ئەوشەوەیە کە زانستی تابە لە کریسمەسە فارادەی لەو ئەنجومەنی شاهانەی بریتانیا هینێکی هەبوو ئەمیشە لە کریسمەسە هینێکیانە بۆ سمپۆزیەمێکیان دروستە کرد و بۆ خەڵک بۆ ئەو خەڵکەی کە بەرحەڵ لەویا بوون و هینابوون کە کار کە پرسەکانی زانستی بۆ باسەکردن یەکێ لەوانە مەسەلەن ئەمە بوو ئەمە سەرەتا ئەو باسی کردووە فارادەی باسی کردووە لە ساڵ 1850 سوتانی مۆمێ ئێمە چۆن نتوانین سوتانی مۆمێ مۆدێلێکی بیرکاری بۆ دروستکەین بۆ خێرایی لێرە براوێنێ خێرایی سوتانی مۆمێ تەبەن سوتانی مۆمێ ئەزانین بۆ مۆمێ چۆن بۆ تەفسیری سوتانی مۆم یا بڵێسەی مۆمێ تۆ لێرە پێویستە بە فلۆیدە یعنی بە زانستی شرگازەکانە زانی چۆنە پێویستە بە زانستی کیمیکاڵێکی زۆر هەیە کە سوتانی هین هەیە سوتانی هین هەیە کە بزانین ئەو مۆمە خۆی چۆنە سووتێ بۆ بتوانێت جوابێکی دقیق بیتەوە جوابێکی دروست بیتەوە ئینێکی ئاڵاست بەڵام مەدە لێرە مۆدێلێکی سادی فیزیایی دروستەکەین بۆ خێرایی سوتانی مۆمێ بزانێکین ئەگەر تۆ مۆمێک هەبێ بە قەبارەی فڵان و بە تیرەی فڵانەوە چۆنە سووتێ چەنێ خێراییەکەی چەنێکە خێرای سوتانەکەی چەنێکە خێرایی سوتانەکەی چەندێک یا بڵێن خێرایی سوتان پەیوەندی بە چیەوە هەیە خێرایی سوتانی مۆ یا دوودانە مۆمە هەبێ کامیان خێراتر تەواو بێ کامیان زووتر تەواو بێ ئێمە دەڵێن سەرەتا وتمان مۆدێل چییە مۆدێل سادەکردنەوەی ئەو جیهانەیە کە جیهانە ڕاستەقینەکەیە بۆ جیهانە ڕاستەقینەکە جارێکی بچووکە کە ئەو شتەکەی تۆیتیایە ئێمە وای دانین مۆمەکان لە ناو ژوورەکان هەمویان لە ناو ژوورەکان هەمویان یەک بەرزیان هەیە باشە و هەمووشان وەک یەک دروستکراون لە یەک مەعمەل هەمویان یەک پلیتەیان هەیە پلیتەکانیان یەک شتە ئەمانە و گریمانانە کە تۆ بەمێشە بۆ دروستکردنی مۆدێلی پێویستە شتەکە ساداکەیتەوە پلیتەکانیان هەموو یەک شتە هەمووشان لە یەک مەعمەل دروستکراون لە یەک پێکاتە دروستکراون هەمووشان بەرزیەکانیان یەک شتە ئۆکەی ئەو وەختە شتێکی کە تر لێرە هەیە ئەوی شەوەیە کە بڕی وزەیەک یاری چڕی وزەی ناو هەموو مۆمەکانیش بە کۆنستان وەرەگریت بە نەگۆڕ وەرەگریت چڕی وزەکەیان ینی هەر مۆمێ بڕی وزەی تایەتر ئەو ناوێنین ئی چڕیەکەی مەبەسمانەوەیە کە مەسەڵەن بڕی وزەکە لە قەبارەی لە متر سێجایت قەبارەی متر سێجا بۆ بێ بە چڕیەکەی ئێمە ناوێنین ئی باشە ئەو وەختە ئەگەر تۆ مۆمەکەت بەرزیەکەی ئچ بێ نیوەتیرەکەی ئار بێ ئەو کات بڕی وزەیە کە لەویا هەتا یەکسانە بە چەند یەکسانە ئەمە هەر بەدەست حەسیابم کرد ئەگەری شینیتیایە بمبورن بڕی هینێکە لێرە هەیە یەکسانە بڕی وزەیە کە لێرە هەیە یەکسانە بە ئی
كرتي قباري أو موما قباري أو موما طبعا برزيكيتي كرتي روبري بنكاكي كاكاتي بي أرض جا قابو بري وزيه كالي راهي أم موما كقريقر تسيكر بسوتان وزيك مان بيدا أو وزيه أو توانك مان بكردي تبنا توانك مان بيدا تواناك مان بيدا وتوانا بيوني با يعني بري وزيك إيدات دروا يكسانا بشي بتوانا كي كراتي أو تايمي وزكاة دروا يعني أو ما وياك مو مكاسوتي أو توانا كي كراتي تي يكسانا بإي إتش بي أرجع كوابو أم بري أو وزيك دسمانا كبي أو إيش بري أو وزيك لنا مو مكاهيا أم أنا يكسانا كين بيكتري ولو كوتايا خيراي سوتاني مومكا خيراي سوتاني مومكا يكسانا ببرزك زوجا كبردوام أسوتي إذا كي دابزي تبرزكي دابزي يكسانا بإتش دابشي تي أو إتش أو برزية دابشي أو تيا يستكان أول يا دابنين ولو كوتايا خيراي كي يدوزينا ويكسانا بشي بي لسر أي كراتي يجلس باي يجلس أم بيا كونستانتا أو إيا كونستانتا أو يجلس بيا كونستانتا باي كونستانتا وأمانة خيرايكا خيراي سوتاني موم قريدراوة با بيشواني دوجاي تيركي يعني هرشي مومكي تو تنكتر به خيرات رسوتي هرشي أستورتر به درنت رسوتي يعني تو تواني ليروا أمين بنجا أما بزانك أما سكاني ليروا موديلك ما دروس كده وبيش بينك ما بيقدر بوشي وازا بزانك إلا واقعات شونا تيوريكي زور سادة موديلك زور سادة فأنا قريماني سادة بالكاري كردكي أما أم كاري كردي رابو يما أو إكسبرمنت أقرت ما شاكي كاتيكا تيركان بسوكتير بنوا تيوري أو خطأ أو بسر أو تيوريا كيا أو كيتر إكسبرمنت كيا مشاكل لدني وتيرا برزكانا تيوري كردار بالتواوية كقريتوا زور باشا كقريتوا بلام لني وتيري بتشوكا ليك دورة كونوا يعني أم تيوري كباس مانك ما تيوري أم تيوري كباس مانك مثلا موديل السادة أو موديل كوتمان مو مكان هميان ويجوان بري وزكاني بري شري وزكانيان يكسانا لأنه جوريا كان هميان كبلاي جرمي أو جورا مجورا أمو أمانة أو جريمان بوك كردمان أو وقتا كتماشاكل موديلك ما دروس كد بو أو تيراني كلا دورو بري 3 سنتيم تا 10 سنتيم بنككي أو نتيركي ونيا زور باش لقرينا هيك قلتوا بلام كاتك لا أوبن سي وبوس بباشيك ناقلتوا قابل لو يا هني بارامتر تري تر هيا كيما بكان ما نهينا بلام أمن نموني شي باش بو أو موزا يستا وكو أويك باسم قبل بالكاري كردك وكو موديلك من باسكت بصور نعمل زور سرطان بيشنا موديلك من باسكت ليرا يسب بين السر أويك بزاني كين آية بيور ماتماتيك يا بالكاري باتي شون أبيبا هم شون أبيبا بالكاري كردش لسرتاو جمارة كان هموي جمارة دروس يا قدو سي شوار بين شش وده كارتي شابوني وأمانيش أبوتا دواي أو جمارة ناكارتيان إيرشناو أو جمارة وكوراجيدو أمانة هاتنا عراو لسرتاو همويان كيشابون كيشي قورابون شاري لكوتوات وخليش سكوجلا بلام يكي لو كاتكتو هاو كيشيتي السادة حلقي مثلا بو نمونا أما جوابك يزاني وجوابك يوي هم أنا وازاني بلام كاتكتي أما حلقي إكس دو جايك سانا مما ينسيك أما زاني جوابك جوابي الريال نيا جوابك إيميجينريا أما لسردمي هنا ترى لسردمي وفيلسوف فرنسي كان يقول ديكارت سردمي ديكارت هذا أراوا أما طبعا
ئەو ناوی نا ژمارەی ئیمێجینەری خەیاڵی کە هیچ شینێکی لە جیهانی سروشتیان نییە بەڵام بەرەبەرە کە کات تێپەڕێ و شتی زۆر جوانی هەیە یەکێ لە جوانترین شتەکانی ئەمەیە ئەمە یەکێکە لە جوانترین هاوکێشەکان هیچوانی ئەتێتا یەکسانە بە کوساینی تێتا زائید ئایساینی تێتا کە ئای تەبان ڕەگی ماینەزیەکە ئەمە یەکێکە لە جوانترین هاوکێشەکانی مەتمەتیک ینی ئەوەکە ئەمە هەموو هینی بڵێن سێ گۆشە زانی و ئەمانە هەموو لێرەوە دەردێ ینی بڵێن ساینە کوساینە هەمووی لێرە هەیە بەڵام ئێمازانین پێڵەن کۆمپلکس نامبەر یان ژمارە ئاوێتەکان کە لە سەدەی 18 و 19 ئیتر دەرکەوت ئەمە لە هەموو شوێنەکە هەیە لە هێندسەی کارەباوە بیگرا تا کوانتەم میکانیک لە هەموو شوێنەکە ئەم ژمارە ئیمێجینەریە دەرەکەوێت ینی شتێک کە دیراک و هین دیکارت وا دانرابوو کە ئەسڵان ئەمە ئەپلیکیشنی نییە شتێکە بەس لە خەیاڵایە ئێمازانین ئەمە زۆرترین ئەپلیکیشنی هەیە ینی ئەم شتە بەڵام ئێستا بین خەیاڵمان بڕوا بۆ مەتمەتیک پێش بە خەیاڵی ناگیرێ ئەمە دوو دانە کۆنستانتی هەیە وانە ژمارەی ئاوێتە A و B دوو دانە ڕیاڵ نامبەری هەیە و ئەو ئایشکە ئیمەجینەری نامبەرەکە ژمارە خەیاڵیەکەیە ئێستا بیکەین بە کواتریلیۆن بکەین بە 4 پۆلی ینی بێنین ئای و جێ و کەیش بێنین بە 4 دانە ئەمە ناهێنن ئەم ئای و جێ و کەی وەکو ئەو ئایەوان هەمویان ئەمە ڕەلێشێنەکەیانە ئای کەڕەتی ئای یەکسانە بە جێی کەڕەتی جێ یەکسانە بە کەی کەڕەتی کەی یەکسانە بە ئای کەڕەتی جێ یەکسانە کەڕەتی کەی یەکسانە بە ماینەزیەک ئەم ڕەلێشێنانیانێ ئەنی تا ئای و جێ و کەی پێناسەکەیان ئەمەیە ئەمە ڕەلێشێنەکانیان ئەمەش لێرە هەیە ئەم ڕەلێشێنە تریشیان ئەمە تۆ ژمارەی ئاوێتت بە دوو ریاڵ نامبەر دروست کرد دوو ئای و بی بەڵام ئەم کواتریلیۆنە بە دوو دانە ژمارەی ئاوێتە دروست بن بە دوو دانە کۆمپلکس نامبەر دروست بن ئەمە لە ساڵی 1870 هامیلتۆن کە بیرکار فیزیاییشە بە زۆرتر بیرکارە ئایرلەندی ئەم ڕێشنانەی لەسەر پردە لە دۆبلین نووسی بەیانیان کەچوو بۆ پیاسەیە ئێوارەوە بەیان چوو پیاسە ئەو بە خەیاڵیە لەسەر پردیان بە ڕێشنانی نووسی وەکو دیکارت وا تەسەووریە کرد کە قەت ژمارەی ئیمەجینەری هینی نابێ ینی بەکارهێنانی لە علما نابێ بەڵ هەی بۆی پێ ئەمەش تەسەورە کرا نایبێ بەس ئەمە شەیەتی ئیمەجینەریان کۆمپلکس نامبەر یا ئیمەجینەری نامبەر یا بڵێن ژمارە ئاوێتەکان زۆرترین بەکارهێنانیان لە علما لە ڕۆتەیشنایە لە سوڕانەوایە لە دوو دایمێنشنە زۆرترین بەکارهێنانیان ئەمە زۆرترین بەکارهێنانی لە سوڕانەوایە لە سری دایمێنشنە تەبان ئێستا بەڕێگەی کاکرێ پێش ئەوە ئەم ژمارانە بەکاربێ بە ماتریکسەکانەکە ماتریکسی 3 ڕۆتیشن یان سوڕانەوە لە 3 دایمێنشناکرێ بەڵام کاتێکە بە عەمەلی ئەیهێنن تەطبیقەکان هەمیشە هەنێک کونوکەلەبەر هەیە ئەمێنێتەوە کە ئەو کونوکەلەبەرانە بە ئەزمون دەرکەوتووە ئەبێ بەهۆی ئەوەوە کارەسات دروست بێ بە تایبەت لە گەشتە فەزاییەکانە و لەو گەشتانەی ترکە بە شێوازی پەیوەندیان بە میکانیکال ئینجینیرینگەوە هەیە بەڵام کاتێکە بینی ئەم کواتریلیۆنە بۆ تەحلیلی جوڵەی سری دایمێنشنی بەکاربێنی ئەو شتێک کە پێی ئەڵێن گەمبڵ ئەوە گەمبڵە لە ئینانە بڵێن لە هەندسی میکانیکا بۆ ئینانە پێ کێشەی گەمبڵی پێیانە پێڵێن گەمبڵ ئەم کێشانە دروست نابێت یعنی کواتریلیۆنەکان باشترین هینن لە جیاتی ماتریکس بەکار بێن بۆ تەحلیلی سوڕانەوە لە سری دایمێنشنە ئەمە ئەو شتە بوو کە تەسەور ناکرا قەت ڕۆژێ کە تۆ بێنی جنرالایزیشن یان گشتاندن بکەی بۆ ژمارە ئاوێتەکان وها بەکارهێنانێک
پێیا بکە بەتایبەت بۆ گەشتە فەزایەکان ئێستا لە جیاتی ئەوە تحلیلی ماتریکسی بەکاربێنن تحلیل بە شێوەی کواترۆنیۆن بەکارهێنن بۆ ئەوە کە چۆن مەسەلەن سەفینەیە لە ئاسمانە بنیشێتەوە بە چ گۆشەیە بنیشێتەوە بە چی نەبنیشێتەوە ئەمە هەموو بەم هینە تحلیلەکە کواترۆنەکان گوتمان لە دوو دانە هینەوە دێن دوو دانە کۆمپلکس نامبەریان ژمارە ئاوێتەوە دێن ئۆکتیۆنیشمان هەیە هەشتیشمان هەیە وادێت چواریە ئەو هەشتیشمان هەیە هەشتەکە لە دوو دانە لەمانەوە دێن لە دوو دانە لەمانەوە دوو دانە لەمانەوە باش بەجارە بۆ هەشتێکە هیچ ئەپلیکیشنێک نەبینراوەتەوە یا پێویست نەبوو ببینرێتەوە جارە بۆ هەشتەکە نەبینێت بەس بۆ ئەمەیان بینندایە ئەمە بۆکو نمونەیە هێنامەوە کە تۆ ژمارە ڕێڵت هەیە حەقیقی ئەیناسی دوای ئەوە ژمارە ئاوێتە دێتە ئاراوە خەڵک وازان بەکەرکی هیچ نایە تەنها سەرگەرمیەکە یاریەکە بیرکار لە مێشکی خۆی یاریەکە ئاسان ئەو بەدوایەوە نیەکەم ئەو یاریە بەکارکی چی دێ و چێژ لە اینی خۆیە بینێ چێژ لەو یاریکردنە بینێ کە لەگەڵ ئەو ئاشیانە لەگەڵ ئەو ئاشیا ئایدیاڵانە کە ناو مێشکی هەیە ئەیکە ئەو بەسەواکە بەت باشاکن ئەپلیکیشنی بەپیا بوو بۆ جنرالایز بوو یان گشتاندن پێکراوی ژمارە ئاوێتەکانیش ئەمە دروستکرا کواترۆنیۆن کە ئەمیش ئاپلیکیشنی لە سەدەی لە ساڵی 1950 بەدواوە ئاپلیکیشنی هەیە بە تایبەت وتەی زۆر بەناوبانگ هەیە لەو کاتانێکە ئەوانەی کە لەسەر مانگدا بەزین بەشێکی زۆریان ینی فیزیاییان هەبوو ئاگاداری ئەم کێشانە بوون بە کاتێکە حیساباتەکانیان بەمانە کرد گاڵتەیان بە گمبڵەکانە کرد کە ئەو اینێکە شێوازی ماتریکسی حەسێبە بەکارهێنانی یەکجار زۆرە ینی بەسەلەن تۆ بڵین باسی بیرکاری کردێکی بکەین بەتایبەت لە فیزیا مەسەلەن بۆ نمونە لە سترینگ تیۆری یان تیۆری ڕسمانەکان یا ژێکان کە بۆ ساڵانی هەشتاوە هاتە ئاراوە ئەمە هیچیەوەیە کە بتوانێت هەموو ئەو هێزانەی کە لە سروشتە هەیە بباتەوە سەریەک بنەچە دۆ سەریەک بنەڕات یەکێ لەوانە کە گەورەترین کاری لەوەیە کردووە زانایەکە بە ناوی ویتێن ویتێن بیرکارە یەکێکە لەو بیرکارانەی کە خەڵاتەکەی هینی وەرگرتووە خەڵاتە ناوی چیەکە ئێمە بیرکارەکان کۆچەر بیرکاریش وەریگرت ئەو خەڵاتی وەرگرتووە بەڵام کارەکانی هەر هەمووی لە ناو هینایە یعنی لە ناو کوانتەم فیلد تیۆری یان سترینگ تیۆری بۆ دۆزینەوەی تیۆریەکە یان ڕێگەیەکە کە بکرێ هەموو ئەو هێزانەی کە لە سروشتە هەن وەک هێزی کارۆمەغناتیسی وەک هێزی کێشکردن وەک هێزی ناویکی لاواز و بەهێز کە باتەوە سەریەک بنەڕات ینی ئەو کەسە دیتن کارەکانی لە تۆپۆلۆژیایە ینی بڵێن تۆپۆلۆژی فایبەر باندڵ ینی ئەو شتانەی کە تەسەوورکردنی تۆ زەینە ئەو کارانە پیور مەتمەتیکن ینی زۆر پیر نەک پیور زۆر پیور مەتمەتیکن زۆر خەیاڵاوی جایت بڵێن کە وەختەکەینەوەی کەمترین پەیوەندیان بە جیهانی حەقیقیەوە هەیە بەڵام ئەو هینانەی بەکارهێناوە کە تیۆریەکی یەکانگیری دروست کردووە بۆ تیۆریەکی یەکانگیری دروست کردووە بۆ تحلیلی هێزەکانی سروشت هەرچەند تیۆریەکە پرۆف نەکراوە بەڵام تیۆریەکە یەکانگیرە یەکێ لەو شتانەی کە لە تیۆریە موهیمە کە تیۆریە یەکانگیر بێ لە ناوەوە یەکگرتوو بێ یەکانگیر بێ یەکتری نەسڕنەوە دیش بە یەک نەبن ئەوەم باس کرد مەتمەتیکیەکەیە بە ناوی هاڕڤی لە ساڵی 1950مانە بوو اینێکی دروست کرد ینی بڵێن بیرکاریەکی تایبەت بەخۆی دروست کرد و ڕاگەیەوەتی بە خۆشحاڵیەوە ئەم بیرکاریەی من نە ئێستا و نە داهاتوو هیچ ئەپلیکیشنێکی نابێ بەڵام هەر ئێستا ئەو بیرکاریەی ئەو بۆ کریپتۆگرافی یان نهێنی نووسی کە یەکێکە لە فەرعە هەر گرنگەکانی زانستی کۆمپیوتەر بەکاردێت یعنی مۆزوع ئەوەیە کە بیرکاری بتوانین وە تەسەووریکەین کە بەشێکە لە سروشت ئێمەش بەشێکی لە سروشت کاتێککە پشکنین بۆ سروشتەکەین ئۆتۆماتیکی ئەم دوانە یەکەگرنەوە وەک چۆن زۆر جار ئاین و هونەر کە ئاین ئەوێ جوابی پرسیارەکانی بداتەوە پرسیارە
هینەکانی مرۆڤ بداتەوە ئەساسیەکانی مرۆڤ بداتەوە کە بۆ لێ هۆنەریش هەر ئەوەیە بەڵام هۆنەر بە دوای وەڵام و جوابە ناگەڕێ هۆنەر خۆیان خۆقێنێ بەڵام ئاین هۆنەر لە زۆر شوێنە یەکتری بەکارهێنن نمونە تۆ لە بوزیسمای بینی لە ئاینی مەسیحیەتای بینی ئاینی مەسیحیەوەدا لیا لە ئاینە پێش ئاینەکانی پێشووتری وەکو ئاینی مانەوی کە هۆنەریان بەکارهێنا وەکو ڕێگەیەک بۆ پەرەپێدانی ئاینەکان چۆن لەوێ یەکەگرێتەوە ئەوان یەکەگرنەوە زانست و بیرکاریش بەم شێوەزە یەکەگرنەوە چونکە ئامانجەکە تەحلیل یان دۆزینەوەی ناومێشکی مرۆڤە زۆر شت هەبوو باسی بکەم لەو شتانەی کە تەسەورەکرا ناممکنە ڕۆژێ بەکارهێنانی هەبێ بەڵام هەیەی بەڵام نامێ زیاتر لەوە سەرم زۆر سپاس بۆ گوێکردنتان مەمنونم زۆر سپاس بۆ مامۆستای خۆشەویستم دکتۆر حوسێن ئێستاش حەز دەکەم جەنابتان پرسیارەکانتان ئاراستەی مامۆستا بکەن و مامۆستا بە زمانێکی سادەتر وەڵامی پرسیارەکانتان باتەوە جا چێ پرسیاری هەبوو لەسەر محاضەرەکە لە خزمەتیای باش دکتۆر گیان